دەمانوێت لەگەڵ داکەژنەکە لۆ بینین منداری ببی کچی ببی کوڕی هەبی ئەو ماڵم لۆ ئاوەدان کاتەوە. باوکەس جان بەسە بێزار بوو. بەڵام بۆ ژیانی من نا، بۆ ژیانی ئەو کەسێکەوە لە داهاتووە بێتە قسمەتی. کات هات و ڕۆیش زاوا کە هەموو ڕۆژێ چینێکی لە بووکەی دەدا. ئەگامە جارێک ئەو کچەما کردە قوربانی، ئەتوو 100 جاران کردە قوربانی. خەبەرکەم بیستیە هیوەدار بۆ نەبی. مامۆستا دوو جوانەگای دەکەمە خێر بەس ئەو هەواڵە ڕاز نەبی. معقولە کچەک پاش ماگەچ تەلاق بدرێ؟ بابا ڕۆژێک چەندێک لێبدا و بمرم. پرۆگرامی ئەرێ بەزنیە شەممە کاتژمێر 9 شەو.